بینەرانی سەرنج سڵاوتان لەبێ بۆم هەفتەیەش پەیامنێرانمان لە بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە چەندین بابەتی سەرنجڕاکێشیان بۆ ئامادە کردوین فەرمون باپێکەوە بینەروین. کەنیسەی مریەمل عەذرا کۆنترین کەنیسەی ئەرمەنیەکانە لە هەرێمی کوردستان. مێژووی دروستکردنی ئەم کەنیسەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1923 واتە 102 ساڵ بەر لە ئێستا. ئەم شوێنە تەنها شوێنی عیبادەت نییە، بەڵکو چەندین تایبەتمەندی تر و چەندین شوێنی جیاوازی تر لە خۆی کۆکاتەوە. روبر پروی پرچزوی و کنیسه روبر 1300 متر چارگوشه وقتی ارمنش سال 1915 ترکیه هاتینه آکجی بینه زاخو افعرده هنجی هاتیه دان وکو تبرع وکو هدیه بو ملت ارمن زاخو جلوی کسک وک بجد مشهور و زاخو کسک بجن رحمتی هازنبک دا بو ارمن دا دیره که بو خواچه کد مراسم خواه تیده انجام بدد. کنیسه و هنگی هات آوا کرن سال 1923 کنیسه گلک بچیک بی وقت بجب آخی هات بی آوا کرن بس پشتی ملت ارمن زیده بی لوی باجری جی کسک مشهور هبیل عراق گودان گلبگیان بو آنا قاعک آوا کر بو ارمنا پاشکا و قاعجی هاتا بو کارینان بو رو رسمت آنی بس ما کنیسه دیزاینت کنیست ارمنا لوی باجری نبی تمام یکمین کنیسه لوی باجر هبی بس پشتی داخواز ارمنا جبری 20 سالا 25 سالا تا داخواست کنن جماطران ما که کنیسه دیزاین ارمنا و باجر بهت آوا کرن چون که ارمن اوام بینه تقریبا زیاده 100 سالا و باجری بس الحمدلله سال 2021 رازمندی ها سرشنو اف کنیسه بهت آوا کرن به دیزاینت کنیسه ارمنا حمی هندسه معماریت کنیسه ارمنا و اف کنیسه پشتی 3 سالا که مشهور کردی 2024 وکو هنجی حاضر بین مراسم افتتاح و کنیسه هاتا کرن و بوزانین جی اف کنیسه هاتا آوا کرن به دعم و هاریکاریا و سپاسی بو حکومت هرم کردستان بو وکالت مساعده هنگاری و بو مطرانیام ارمنا لعراق و گل خیرخوازت ارمنا چه زاخو چه العراق چه کردستان و جدر وجی و هر واساجی هاریکاری نب ارمنا تنه هاتی ادام بو داره جدای برایت ما مسیح گلدان و سریان و آشور حتی برایت ما بسرمان جی هاریکاریا و داره هات نشون کرینه و هاریکاری بو داره حتی اف دیرانه حسا بشه و که تازه هاتیه آوا کرن کنیسه هاتا آوا کرن هر اندازیارت وقت بجن کردستان بین هر اندازیارت مد مسیحی و ارمنا حتی اندازیارت ما هبین کسی برایت با بسرمان همی بشه که کم حتی اف دیزاین هنه دو ماهی پسند کرینه بس تشته یعنی مختلفش همی کنایسا لوی لکردستان و لعراق همیجی اف بره هاتیه بکار اینان مش دولت ارمینیا ایناییه
أفا يكامين كنيسته توافكرن الفي منطقين بجل كردستان عراق حتى الشرق الأوسط أف باري هنيت بجنة نوفي باريت بجنة باري طوفكار هاتيا بكار اینان بس اف کارت اوت شول کرین تدا هر خلکت وی باجری شده یعنی تغلیف و بری کرینه نو هم جهه هنم حاضر بینله و جهه بجن جهه پیشوازی کنیسه جهه پیشوازی کسی بو روجت مناسبات دهتا بکارینا روجت جشنا دهتا بکارن پیشوازی کسایی تا تدا کرن في جهه دا اوجی وقت بجت ضمن ملحقات إدارية كنيسة كان بجم خلال أوفاكرنا كنيسة قال كسويتت مازن چه داخل کردستان و خارج کردستان سردانا و کنیسه کرنا و پشتی پروژه جی دو ماهی بی و هاتیه و کرنا کنیسه هنه روش بروژه کسایتیت مازن و کسایتیت پلا برس سردانا و کنیسه چه کسایتیت سیاسی بن چه کسایتیت آینی بن و وکو افتتاح کنیسه جی هاتیه کرن شش مطرانة كنيسة أرمني العالم مشاركة كرن بمباركة كنيسة وباترياك كنيسة آشوری باترياك كنيسة كلداني سردانا في كنيسة كرن وروج بروج قنصل وسفير قنصل دولة أرمنيا هر سردانا في كنيسة كتشوكو في كنيسة أرمنو زاخوبيا معلمك وقت بجت معلمك مهم بوفي باجريجي وقت اف جهه پیشوازی و کنیسه مدیوما وقت تشتک زخرفا کنیسه و ارمنی زخرفه دولت ارمنیا هندک دیزاین و سروی دیواری بهتا چکرن خواستن وقت بجت خاچا کنیسه ارمنی هندک زخرفت دانا جواز جهمی خاچت غیر کنایساجی و اف شوله هنجی هر کسین وی باجری خاصتا اف برای هنر بجنه توفکار ایمش دولت ارمنیا اینه بس کار کسایتیت وی باجری شول کرینه تیده مش دولت ارمنیا نه اینو نشول کرینه تیده هر خلکه وی باجری اف شولت نحته یه وازخرفت هنه کرینه الفریده نوكا في جهة نوكا حاضر بين اللي في جهة طقوس ومراسم ديني يتما أرمنو فيري في جهة هدا أنجام دون كو سروبري همشين بيجن بين 150 متر حتى 600 متر في جهة هاتي أوفاكرن لي شد طقوس كنسي وك زمان أرمني فيري دهتا أنجام دون نفيجت ما وطاعتت ما في جهة تين أنجام دون وك كنيسة ما أرمنا وخاصة أم بيجين جهة نفيجة دفت كنيسة أرمنا أف قبت هني تدهبن أف قبت بيجين مثمنا تدا نوكا وك فيري جهة بينجي جهة وك بيجين جهة جراسة كنيسة لهان بيجين زنگو ديري وكنيسة مايت كردستان حميج وعراقي جي حميد دو قبة هنا بس ما جوازيك دي ستدهال في کنیسه ما 4 قبات دا چگرینه اف وقت بجت ماستابت کنیسه وقت شولت دارتاشیر ویره هاتین کرن خلق وی باجری چگرینه هر برایت ما هر ارمنه هاتیه چگرین هر برایت ما بسرمانه کارت دا کرینه جی اوشی وقت بجت جه فخر و شانازی نجی هر دسته کسید وی باجری تده هاتیه شول کرن قالك مهمة كأو كي كسب دسته خوش شكرية فيريدا تماما بيجن بلكو مقابل هاتيا كرنتي دا بس هر وقتا خلقه في باجيري بد بيتر فخروشانازي بوي جهته دادن كنيسة أرمنيت يا رسولي خاصة وقت بيش تعمل زاخو أسبوع تقريبا ما دروجة نفيش دهنا روجة شنبية وإكشنبا قداس رسمي ما روجا اکشنبه سپیدل و دهتا انجام داد.
ما دفتا موجه بدین اف جه اف اوفویه هتل اوفو کرن نبیه جه مرکزک دینی تنه بو ملت ارمن لوی باجری بلکه بیا مرکزک ثقافی مرکزک اجتماعی بو ملت ارمن کو اف جه هنینو که هم تدا حاضر بینه جه فرق نازمان ارمنی ما قطابخانه هنا ما هر اسبوع دروجا ما قطابخانه فربونا زمان ارمنی تدا گران فربونا وقت بيجت سترونت ارمني اغنيه ارمني تراتيلت ارمني وميجو ارمنو لفيري بتشيكل ما فرد بن ئەچینە برادۆس و بەس لە خێزانێکەکەین کە بە هەرەوەزی بەروبوومی کشتتوکاڵی ئەم ساڵیان کۆئەکەنەوە. ئەوەی کە تایبەتمەندە لەنێو ئەم خێزانەیە و بۆتە جێی سەرنجی ئێمە ئەوەی کە خێزانەکە هەمویان پێکەوە تەنانەت منداڵەکانیشیان یارمەتیدەری دایک و باوکیانن بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمی خەیاری ئەم ساڵیان پێکەوە کۆبکەنەوە و بیڕن و هەروەها لە بازاڕەکانە ساخی بکەنەوە. ئەوڕۆکە ئەمە بە مەبەستی خەیاڵێکردنەوە هاتوین بەیانیان زوو دێن لەگەر خۆر هاتن سعات 6 لێرەین دوو ڕۆژ جارێک دێن لە سعات 6 هەتاوەکو سعات 12 نیوەڕانێ لێرەین. قوتابیم لە پۆلینۆ هەلا پۆلیەکی سەرەتایی لە قوتابخانەی دوانەوەندی نزاری خوێندومە هەتاوەکو ئێستاش بەردەوام لەسەر خوێندنەکەم بەڵام ئێستا کە قوتابخانە خەلاص بووە لە گوند هیچ ئیش و کارێکمان نییە دێن ئیشی خیارە دەکەین بەڵام خیارەش ئیشێکی بە زەحمەتە ڕاستی هیچ ئیشێک بێ زەحمەت نییە بەڵام ئێمە ناچارین کە ئەو ئیشە بکەین چکە کەسە کە ناچار بوو دەبێت ئەو ئیشە هەر بکە. يعني سعرية باشا لا تساو بار سعري باشا زور
لە چاو ماوەی دیشانی مانگێک پێشی ئێستا زۆر چاریە باشە بەخۆی حەسەب ینی کردنە کابراای 2 تۆپەیەکەی 3 تۆپەیەکە تقریبا 400 کیلوە 500 کیلوە 600 کیلوە حەسەب جێکێ ینی چەندی زیاتر بی زیاتری لێبییتۆ تا بێت پاشماوەکان بۆ پیسکردنی زەوی زیادەکەن بەڵام هەندێک لەو کەسانی کە خەمخۆرن جیاواز قسە لەسەرم بابەتاکەن یاخود کاری لەسەرەکەن ئەم خاتونە لە نێو شاری هەڵەبجەیە ئەو بابەتانەی کە ڕۆژانە خەڵکی پێویستیان نییە و ئەیخەنە سەر شەقامەکان بۆ پیسبوونی ژینگە ئەم جارێکی تر سوودیان لێ وەرەگرێتەوە ڕیسایکلیانە کاتەوە و بۆ چەندین کاری هونەری جوان بەکاریانە هێنێت. ناوم حسنا محمود ناسراوم بە حسنا هەورامی دەرچووی بەشی کارگەڕی کارم دیبلۆم هەیە لە کارگەڕیە ماوەی 15 ساڵە تەخەڕوجم کرد و دانەمەزراوم بەبێ چاوەڕێی دامەزراندن کەم و لە کەتی حکومی بیرم کردەوە چ توانایەکی تر لە منە هەیە کە کاری لەسەر بکەم و سەرکەوتوو بمتایە بیرم کردەوە کە من لە بوارە هونەریەکە زۆر باشم دەستم کرد بە کاری هونەری تاوەردە و دەگەشتمەوە خەنەعاتێک کە هونەرەکەم لە خزمەتی ژینگیا بەکاربێنم نزیکەی 15 ساڵە کە من لەم بوارەی هونەریا کارەکەم لە هونەری دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکان کە لە سەرەتاوە لە شتێکی بچووکەوە دەستم پێکرد لە ناو سروشتەوە دەستم پێکرد خۆشبەختانە ئێستا گەشتومەتە ئاستێک کە بووم بە خاوەنی گەلەری تایبەت بخۆ. من بە شانازیەوە لەستایا لە ڕێکخراوێکی ژینگەیی کارەکەم لە ڕێکخراوی نوێ کە بۆ مافەکانی ژینگۆ ژنان کارەکان لە هەڵەبجەیە سیمیناری هوشیاری ژینگەیی ئەڵێمەوە لە ناوەندەکانی خوێندن و شوێنەگشتەکان و گوندەکانی دەوروبەری هەڵەبجە وی پێم باش بوو کە خەڵک مەستەکەم تااقەتی گوێگرتن و قسەکردنی نەماوە پێم باش بوو گەلەرێکی لەم شەوەیە هەبێت کە خەڵک پێویستێتی لە نزیکەوە بە کردداری فێری ژینگە دۆستی بێت بە تایبەتی مناڵەکان من خۆم خاوەنی 4 پێشانگای تایبەت بە خۆمم بەشداری چەندین فستیڤال و پێشانگای هاوبەشم کردووە لە شاری هەڵەبجە سلێمانی هەولێر پێشانگاکانم هەر جارێک تایبەت بووە بە جۆرە لە پاشماوەکان پێشانگای ساڵی پارم بریتی بوو لە دووبارە بەکارهێنانەوەی جلوبەرگ و قماشە بەرفرۆدراوەکان کە لەلایەن خەیاتەکانەوە سەرپارچەکانم کۆ کردەوە توانیم 28 تابلۆی هونەری نمایش بکەم لە هەڵەبجە پێشوازیکی زۆر باشی لێ کاشتێکی تازۆ نوێ بوو خەڵک بەکردداری لە نزیکەوە ئەیبینی کە ئایا من لە سیمینارەکانە ئاڵم جلوبەرگە زیادەکانتان یان بەخشن یان کارێکی هونەری لێ دروستکەن مناڵێک یان ژنێک خاتونێ لەوە تێنێ گەشتکە چی لێ بکات لە نزیکەوە بەڵام کە ها سەردانی پێشانگاکەیە کرد ئەیبینی کە ئەمە ڕاستە ئەتوانی شتێکی تری لێ بخڵکەنی شتێکی تری لێ دروستکەیتەوە ئەم پارچە زیادانە کە ڕۆژانە فڕێ ئەدرێت ئێستاش ئیشەڵا بەنیازم پێشانگای ئەم ساڵم تایبەت بێ بە جۆرێکی تر لە پاشماوەکان ئەویش بەکارهێنانەوەی گڵۆپە سوتاوەکانە لەگەڵ شوشە شەربەت و ساردیەکان کە ڕۆژانە خەڵکێکی زۆر بەکاری هێنێت کە بەداخەوە لە کوردستانە لە شاری هەڵەبجە کارگیەکی وانە بۆ دووبارە بەکارهێنانەوە ڕسایکلینکردنی ئەم جۆرە پاشماوانە کە ئەمانش بەگشتی ئەبێتەوە هۆی پیسکردنی ئەم خاک و ئاو هەواپاکەی کە لە کوردستانە هەمانە بە تایبەتی لە شاری هەڵەبجە کە هەمانە حیفە بە بۆنێ ئەم پاشماوانەوە
خاک ئەو هەوای هەڵەبجە تێکچێت. ڕۆژانە یام لە پشت دەرگاکەوە گڵۆپێکی سوتاوەکەی ماڵەکەی خۆی فرێنایەتە ناژینگەوە تێکەڵی پاشماوەکانی تری ناکات لە ناسەت لە خۆڵەکە ئەی هێنێ لە پشت دەرگاکەوەدا ئەنێ بۆ من ئەگە خۆم لێرە نەبم یان کە یێنن مناڵەکەن لە ڕێگەی مناڵەکانیانەوە ئەینێرن گڵۆپە سوتاوەکانیان یان شوشە ساردی و شەربەتەکانیان کە ئەینێرن من بە شێوازێکی جیاواز دیزاینیانەکەم لە ڕێگەی فلچە و بۆیەوە کە ئیشیان لەسەرێک ئەمانە هێشتا نیوە تەواو کراون تەواو نەبوون هێشتا ئیشیان لەسەرەکەم گڵۆپە سوتاوەکانیش لە پشتەوە دیارن کەوانە ئیش هونەریان لەسەرەکەم بە تایبەتی دیزایانی مناڵانە دروستەکەم بۆی مناڵەکان فێر بن کە چۆن ئەتوانن ئەو گڵۆپە سوتاوەی کە لە ماڵەوە فڕێ ئەدرێت ئەوان بەکاری بهێنەوە تابلۆیەکی خەنجیلانی لە دروستکەن و لە ژووری مستنەکانە هەڵیواسی. من ئەم ستایلە کارکردنم زۆر بە شانازیە زانم چونکە تەنها کەسم کە لە هەرێمی کوردستانە تایبەتی لە هەڵەبجەشە کە لەم بوارەیە کارەکەم ڕاستە لەوانەیە لە هونەرمەندەکان و شێوەکارەکان لە وینێکە کاریان لەسەر کردێ بەس من بە گشتی هەموو وشە هونەریەکانم دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکانە بەڵام ئەمە تۆزە سەرکێشیە لەوانەیە هەنێ پاشماوە هەبێ لە ڕووی تەندروستیەوە پیس بن بۆ ئەوە بەڵام من بەبێ گوێدانە ئەوە ئەتوانم چارەسەری ئەوەش بکەم و ئیشان لەسەر بکەم. من وەکو حوسنا زۆر شانازی بە کوردبوونەوەکەم بەدەلەوە بەڵام عنسوریم کە هەورامی بەڵام کوردبوون بە گشتی هەورامی بوون بە تایبەتی شانازی بە کولتوری جوانمەوەکەم کە کوردستان کولتورێکی زۆر جوانی هەیە ئەبێ هەمومان پێکەوە شانازی پێوە بکەین کە نەهێڵنی کاڵ بێتەوە بە تایبەتی لەم جیلەی گەنجەکان کە خەریکە کولتورێکی بێگانە دێتە ناوە کولتورە جوانەکە خۆمەمان لەبیر ئەچێتەوە. من پێم خۆشە زۆربێ ئەو پاشماوانەی کە بەکاری هێنمەوە لە ناساندنی کولتور و ناسنامەی کورد ینی ناسنامەی کورد بناسێنمەوە بە خەڵکی بە تایبەتی بتوانم گەمە ئاستێک کە لە ڕێگەی ئەم هونەرەمەوە کورد و هەورامی و کولتوری جوانی کوردستان بگەینمە دەرەوەی وڵاتیش و بە وڵاتانی تریشی بناسێنم. ئێستا ئەم تابلۆی پشتۆم کە چوارچەوەی دەفێکی سوتاوە کەم بەکارم هێناتەوە کولتورێکی هەوریە کولتورێکی کوردیە کە دەتوانمە دیزانی بکەم لە ڕێگەی دەفێکی سوتاوە قوماشێکی هەوریەوە کە بەکارم هێناوەتەوە لە تابلۆکە یان دروستکردنی حەتحەتۆکە و ئکسسواراتی کولتوری هەورامی و کوردیە کە پێکەوە بەکارم هێناوە لێم دروست کردوون یان لە دروستکردنی جانتا قوماشەکانە هەوری و جامان و ئەمانە بەکارهێناوەتەوە شاڵ ئەمانە کە هەمووی شتێکی زۆر جوان لە کووردا هەن. من دەستخۆشی لە کەناڵەکانی ڕاگەاندنەکەم چونکە ئەوەنەی کە من لێرە کارەکەم ڕاگەاندنش ئەتوانە پەیامەکەم بە شێوەیەکی تر بگەیەنێت سوپاسیانەکەم من لێرەوە پێم ئەوەیە کە ئەم ژینگەیە ئەم ژینگە جوانەی کە هەمانە ئەم خاک و ئەو هەواپاکە کە هەمانە تەنها مڵکی ئێمە نیە مڵکینەوەکانی داهاتوومانە مڵکی چەندەها کەسی ترە بۆیە ئێمە تا بتوانین ژینگەکەمان بپارێزن هەر کەسێ لە ئاست و توانای خۆیان تەنها کەسێک و لایەنێک و حزبێک و حکوومەتێک بەرپرس نەکەین لە پاراستنی ژینگەیە چونکە ئەمە ئەرکی تاکە ئەستی وشیاری تاکە کە ئەتوانێت ئەم بە پرسیارەتە دروست کات و وشار بێت لەوەی کە لە ماڵەکەی خۆیان لە ژووری میوانەکەەوە دەست پێ بکات و بازارەکە وەکو ژووری میوانەکەی سەرکە شارەکەی وەکو ژووری میوانەکەی سەرکە کوردستان وەکو ژووری میوانەکەی سەرکە ڕاستی هونەر بەگشتی ناتوانێت ژیانی هونەرمەندابین کە ژیانی ئابووریش هونەرمەندابین کە بەڵام من پێم خۆشە زیاتر پەیامە ژینگەیەکە بگەێنم ڕاستی
هەر بەڵێنیشم یاوە لە ڕێگەی فرۆشێکی کەم من نرخێکی زۆر کەم لەسەر تابلۆکان و کارەکانم داناوە لە پێناوەی کە من بتوانم پەیامەکان لە ڕێگەی تابلۆیەکە بگەێنمە هەموو ماڵێک و هەموو شوێنێک بەڵێنیشم یاوە کە لەگەڵ فرۆشی بتوانم بە خاوەنی داهاتێکی باش لە ئایندەیەکی نزیکە نیوەی داهاتی گەلەریەکەم لە پرۆژەی ژینگە یا بەکاربهێنمەوە بۆ خزمەتی ژینگە. بەختیار مامشێخ خۆی خەڵکی شاری هەولێرە بەڵام ساڵانێکی زۆرە لە لەندەن ژیان بەسەرەبات وەکو خۆی ئاماژەی پێکات ئەو لە سفرەوە لە وڵاتە دەستی پێکردووە بەڵام ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئێستا لە بەشێک لە پلە و پۆستە باڵەکانی ئەو شارە خۆی بینیوەتەوە. بەختیار مامشێخ بە ئەسڵ خەڵکی هەولێرم لە کۆتایی 97ەوە لە لەندەن لە بریتانی دەژیم 28 ساڵ زیاتر ئێستا لێرەم کاتی هاتم ڕەنگە 15 وشە ئینگلیزیم دەزانی لە سفرەوە دەستم پێ کرد فێری زمان بووم ئیشم کرد ئەو کاتی من هاتم باری دارایی خەڵکی کوردستان زۆر قورس بوو 5 ساڵ یەکەم بەس ئیشم کرد بۆ یارمەتی کەس و کارم بدەم دوو برام شکر دوو برام هێنا ئێرە کوڕە خوشکێکم هێنا کۆمپانیایەکی بیناسازیم دامەزراند براکانم و کەس و کارم و ئیشم بە دەیان کورد بوویشم بۆ دەیان کورد دۆزیەوە کاتێ من ئەو شەریکیان دامەزراند ژمارەیەکی زۆر کەم کورد هەبوو کە بیر لە دامەزراندی کۆمپانیای بینەسازی بکاتەوە چەند برادرێکم هاندا کە ئەو ئیشە بکەن بەڵام خۆ دوای ماوەیەک وەزم لێهێنا هەستم دڵم پێ خۆش نەبوو ئیشم زۆر بوو خەڵکم زۆر کارم بۆ دۆزیەوە بەڵام دڵم پێ خۆش نەبوو ئەو بوو چونکە لە کوردستان من پارێزەر بووم ویستم بخوێنم دووبارە ببم بە پارێزەر لێرە کۆرسێکم کرد بۆ 2 ساڵ بوو ساڵێکیانم کرد ساڵی دووەم 1-2 مانگ و دەستمان پێ کرد عەقدێک گرێبەستێکم بۆ هات بچم لە عێراقیش بکەم من عەرەبی باش دەزانم وەڵام دوای مانگێکی بیرکردنەوە بڕیارمدا کۆرسەکەم واز لێهێنەوە چووم لە بەغدا و لە ئەمبار 2 ساڵ و 7 مانگ نزیکە 3 ساڵ بە هەمووی لە کۆمپانیا ئیشم کرد کە تەواو بوو ئیشەکەمان دوای 2010 چوومە چالاکی یان لە دوای 2012 دەچووم بۆ کۆبوونەوەکانی پارتی کار چون لە 2002 بووم بۆ ئەندام بەڵام چالاک نەبووم ساڵانەکەم دەدا بەڵام چالاک نەبووم لە 2012 چالاک بووم تر لە کۆتایی 2013 داوایان لێکردم کە خۆم کاندید کەم بۆ هەڵبژاردننی شارەوانی 2014 دوای 2 هەفتە بیرکردنەوە قبوڵم کرد. بۆ 7-8 مانگ کامپێنمان کرد من زۆر بەجددی ئیشەکەم زۆر بەجددی وەرگرت دواتر بۆم دەرکەوت ئەو شوێنێ منیان لێدانا بوو بەس بۆ ئەوە بوو پڕێکانەوە ناوێکی لێبێ ئەندامێکی پارتیکار لێبێ لەگەڵ یەکێکی تر ئێمە 2 کەس بووین ئەو ئینگلیز بوو بەڵام من زۆر بەجددی وەرم گرت ئەوان چاوەڕوان نەبن ئێمە بیبینەوە بەڵام من زۆر بەجددی ئیشەکەم کرد ڕۆژانە کامپێنم دەکرد قسەمەکە خەڵک دەکرد لە ڕۆژی هەڵبژاردنەکە سەرەتا وایان دەزانی هەردوو لێ کاندیدی پارتی پارێزگاران دێبنەوە بەڵام دواتر دەرکەوت کە نەخێر من دەنگم زۆر لە پێشە وە لە هەڵبژاردننی 2 مانگی 5 2014
بەس من بردمەوە ئینگلیزیەکەی بردو کە لە حزبەکەی خۆم بوو تەنها من بردمەوە ئەوە شۆک بوو بەڕاستی سپرایز بوو بۆ لە حزبەکەی خۆم بڕوان نەدەکرد 4 ساڵ دواتر هەر لە هەمان شوێن کاندید بوومەوە گەڕەکی یان بەشی سنت هەلەنس ئەو گەڕەکەی کە من نوێنەراتیم دەکرد لە شارەوانی دوای 4 ساڵ کە ئیشکردن خەڵکەکە منیان بینی چەند جدیم لە ئیشەکان ڕێژەی دەنگم 175 زیادی کرد لە هەڵبژاردننی 2010 لە 2022 هەڵبژاردننی 2022 گەڕەکێکمان هەیە بە ناوی کۆلڤێل کە پۆرتۆبێلۆی لێە ترسیان هەبوو لەوێ بدۆڕێنین یعنی چاوەڕوانیان دەکرد ئەو شوێنە بدۆڕێنین بەردەنگی ئێمە بەردەوام کەمی دەکرد کوتیان بۆ ناسیت بۆ ئەوجار لەوێ دابەزی تم باش چوون بۆ ئەوێ 2022 کە من چونکە بەجددی ئیشم کرد 6 مانگ زۆر بەجددی کامپێنم کرد لە جیاتی بی دۆڕێنی ڕێژەی دەنگمان 115 زیادی کرد من لێرە لەو 12 ساڵی ئیشکردنم لێرە جگە لەوە شتێکی زۆر فێر بووم توانیمە یارمەتی زۆر خەڵک بدەم بە تایبەت کورد ئێستا ژمارە من لە هەموو وڵاتەکە بڵاو بۆتەوە لە سکۆتلاند لە ئایلاند لە وێلز لە هەموو هەر چوار هەرێم کورد تەلەفۆنم بۆ دەکەن داوای ڕاوێژ دەکەن زۆر بەشی پەیوەندی بە کاونسل تاکس و بە نیشتە جێبوون هەوێ خان و بەرەوەیە کە شارەزایەکی زۆرم پێدا کردووە یەک لە شتە گرنگەکانی بەلای من زۆر گرنگە من بەلای حکومڕانی پلاندانانە لەوەتەی ئەندام لە شارەوانی تا ئێستا ئەندام من لە کۆمیتەی پلاندانانی گەورە و بچووک هەموو یاساکانی ئەو وڵاتە شارەزا بوو جگە لە یارمەتیدانی خەڵک یارمەتی مەسەلەی پایهەندەی یارمەتی خەڵکم داوە بۆنە و یارمەتیدانی ئەو گروپە کوردیانی کە لێرە کار دەکەن چەند ساڵ پێشەسە یارمەتی خانمێکمدا قوتابخانەیەکی کوردی خوێندنگەیەکی کوردی دابمەزرێن لە شارەوانی کەمان ئێستاوە خەریکم ئەو بەیانێ سعاتنەوە مۆعدم هەبوو نیم سعات لەگە خانمێ قسەم کرد لە ڕێکخراوێک خەریکم قوتابخانەیەک بۆ خوێندنگەیەک بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاودا دەمەزرێم لێرە خوێنکاریان زۆرە بەڵام قوتابخانەیان نی خوێنگیان نیە ئەوە دەکەم ئەوان نمونێ بچووک بچووکن کە لەو شوێنە دەتوانانی بیکەی کار ئاسانی بۆ خەڵکێکێکجا زۆر دەکەی لەو 12 ساڵی کە لێرە بووم ماوەیەک جێگیری سەرۆکی ئۆپۆزیسیۆن بووم دوایە بووم هەچەندە من لە ئۆپۆزیسیۆنم بەڵام من تا هەکەسێک بووم داوان لێکردم ببم بە جێگیری پارێزگار چکە پارێزگار و جێگرەکەی لە پارتی پارێزگاران بەڵام دیتیان من زۆر چالاکەم لێرە شت دەکەم خزمەت خەڵک دەکەم حزبێنەش ناکەم لێرە بەڕاستی نایکەم نە لە بین ڕاستە من ئەندامی لێی بەرم کارم بەڵام قەت لە کاتی ئیشە حزبێنە ناکەم ئیشە و دەبێت خزمەت خەڵک بکەیت داوایان لە من کرد بم بە جێگیری پارێزگار و منش دوای بیرکردنەوە ڕاوێژکردن بە گروپەکەم قبولم کرد ئەوانش رازی بوون و قبولم کرد دوای ئەوە بووم بە سەرۆکی ئۆپۆزیسیۆن کە لە هەموو شارەوانیەک گرنگترین دوو پۆست سەرۆکی شارەوانی و سەرۆکی ئۆپۆزیسیۆنە من بە سەرۆکی ئۆپۆزیسیۆن لێرە ئەو کاتی ئەوەم ئەو هەلام قۆستەوە کە من جێگری پارێزگارم داوام کرد شتێک بکەین مۆنمنتێک دارێک شتێک بڕوێنین لەو پارکە ئەو پارکە زۆر سەختە نایدەن هندیەکان هەوڵیان داوە ئەرمەنیەکان دوو کەنیسیان هەیە لێرە هەوڵیان داوە شتێک بکەن لەوێ بەڵام ئیزازیان پێنەداون بەڵام چووکە منەوە پۆستەم هەبوو ئەو کوڕی کە سەرۆکی ئەو بەشە بوو لە شارەوانی ناوی دەیڤید لەنزی لە پارتی پارێزگاران 6 مانگ قسەمان کرد لەگە ئەفسەرەکان گوتیان دای لای دەیڤیدە دەبێت دەیڤید قەنەعەتی بێ ئینجا ئاخیر جار دەیڤیدم بینی لە ئەو ژوورەی ئەوە ژووری پارێزگار کۆبنەوەمان کرد قسەمان کرد بەو ڕۆ پێی گوتم گوتی من بەلامەوە گرنگ نییە کورچی دەکا و چی ناکە ئەگەر بیکەم بۆ خاتر تۆ دێکەم تم باشە ماڵت ئاوە توانیم ئەو دارە بڕوێنم لەوێ ساڵانە یادی دەکەینەوە بۆ ئەوەی خەڵک هوشیار بکەینەوە ئەو نەهامەتیانەی بەسەر کورد داهاتیە وەهانی هەموو کچ و کوڕی کورد دەدام بە تایبەت ئەوان لێ لەدایک بوون ڕوو لەوە بکەن چونکە ئەوەی ماڵی مەی وێران کردی بێ ئێمە فرامۆش سیاستمان لە ڕۆژاوە فرامۆش کردووە ئەگە خۆمان لەوێ بین دەتوانین لۆبیکردنی استراتیژی بۆ دۆزی ملەتەکانمان بکەین لە هەموو بەشەکانی کوردستان دەتوانین خزمەتی ببین بە بەشێک لە وڵاتە تێکەڵ بین بە وڵاتەکە بەشێک لە وڵاتەکە و لەلایەشترش خزمەتێکی استراتیژی پێشکەش بە
خاک و نیشتمانیان دەکەین لە تارا و گەش و لە ناوەی وڵاتیش. شاری ئامەد بە خواردنی خۆش و بەلەزەت ناسراوە. اینجا پێکەوە ئەچینە نێویەکێک لە خواردنگەکانی ئەو شارە کە مێژوەکەی بۆ زیاتر لە 150 ساڵ ئەگەڕێتەوە. هاوکارانم وێنە و خواردنی ئەو خواردنگیان بۆ ناردوین، بەڵام چ خواردنێک؟ خواردنی جگەر، واتە جگەری برژاو. ئەوەی کە ئێمە بەردەوام خواردومانە جگەر تەنها لەگەڵ خوێە ئامادەکرێ. بەڵام لە ئامەد جیاواز لەم بابەتە جۆرە بەهاراتێکی جیاوازی هەیە کە جگەرە برژاوەکەی تایبەتمەندتر کردووە. نەک تەنها لە ئامەدەوە بەڵکو لە تەواوی شارەکانی تریشەوە گەشتیاریان بۆ ئەوەی کە تامی ئەم جۆرە جگەرە بکەن. ناوی من احمد از وای بو دوی 27 سالات شغلم اویاش مرا حریت قصابیته اویا عینت کاری حافظی بخوی ور طعمه خوشتنه ور نرمه یعنی تشکی آواتنه برکاتنه اوزیه و امانا شیشه تخنه که بهارات وینه مثلا کیشنیشه توست پول ببره ondan sonra زاویه kekik ama öyle dere. Ondan sonra siyah pul bibere sor hem amazın hem abçuk. Hem her diyazdan sos devizi nişe yaptım kalemen. Bize vanazi evde sos amaya karışıma. Ha baharat 6-7 çeşit baharat ondri dene. Ay ki edbejim. 27. Az sabiti de der atın başlamış kır. از گوای جانات شغلیم نگه من دیشتن بر بلاشقه جمنا تخته آنین بدانی سری من اصلا فراغ شوشتن اونجا داری حتی نوای بروز تو 7 سالی مخدیا یابانجی تنه یابانجی مشتریه من فلان تنه جیگر دیاربکر پر عزت کن گوا بجی آمد گره جیگری ولی جیگری بخوی یعنی جیگر گره کی لب داره به جیگری نخوی نه چی مروه کی ولی داره گره جیگری بخور اما یعنی اکرامی وزیب کن مزانا بیا چه هم دونا برخکه جیگر برخکه بچوگه ایج آدوار هم مزنه اگر گوه بیا برخکه نبه گوه تو بوی سرته یعنی تو بجای بنیشت دوید تو عین چوته ایجا گوه تو بگوی آب چوگ به دوید تو دحله و سنر ما تحموی تی دوید تو ایجا گوه دینا بتن کاری بخوی تجار کی بخوی داره تن کاری بخوی جیگر های مثلا پادشانی که و میه خوشباشیه داوایه قناته عصیه منه امروز زندر دلاب زنیشی بدم کرم کن میزه اوانا عصینه اویا مانا زی برخ کنه گوشتی یازی مثلا گاوت بخوی پر نرمه عین های پامیه و اویا طراغ مایه اویا دی پیرزول حیوانه هیا اویا طراغه بارساقی حیوانه عمله دراشت کن گوشتی اندکه اما لذت های پره میزه واید اوکی سری بیا درمانی بیا شما لید کنه یاغی بیا پول بری بیا و گوش باشیه من گوشت ما تب برخ کن ام تب ای برخات اینن تکی بران نرم وره اگر گاوت گوشت برخات نیسته او زمان گوشت سرتش یعنی جا حیله بانه هنه من میشم لب ترلی ایکات کندری تشمشتات کندری نرم کن مثلا میرک شیر ده که سودا ده که ماست ده که هر تش ده که جبروی نرم کن اما وی همه چه همه پول برو یاخ چونکی چما گوشتی برخواه تو شما پشکی یاغوی پول بره بده که خارمانلامیش که روکی دا ببینه هیچ سخنتیت نه عین امزا دبای پامو یعنی گله خوشته
اویازی پادشانی کباب میه ویزی خواهی این شوه بدم مثلا اوانازی مثلا اوانازی چیکمونیا بیه اویا گوشت پاتیجان پشکی یاغلیه گاوا یاغلی نبه گوشتی سرد بره چه گاوا یاغلی به پاتیجان از پی برای ای که بده که یاقی بده برای نرم به شوات شطر لیخی دیرکت دود به یعنی جبروی همین که یاغلی چید کن نبینه کباب چید به این اویازی یعنی دیاربکر مثلا اورفالیزی چید کن جم هر جیه زه اویازی گاوا زه اویازی گاوا چید به مزه چقدر پاتیجانی نرمه مزه شوالی خیلی مزه شو تود به اویا وی یاغی دیده وی تاودک دا تود به جبروی مزه نه اول کاش بکه و اویازی کباب میه اویاز آدانه کبابیه مزویا چه بیه و مزویا وزی چیک حالیه اویازی توجه اویازی کباب مثلا بیشن مزوای مکاش کن مثلا اویاه اویازی زرخی کاشت کن ام وان زرخی مازن ام اوت کن و خرمالامیش کن ام تینن لفدرا اویازی عینه وان زرخی مازن مزه خالی خورا کرنگ کن وانا کاشت کن پیکی گوشت daha lezzetli وره بیا زرخه اویا گاوا کاش بکی بیا طعم گوشت خوشته اما اگر مثلا داوی ماکینه گاوا داوی ماکینه سه طعم گوشت نخوشه سرته جبر بی گرم بیا کاشته جگر ما گلنقطه مثلا بقدر ست قدر یعنی شو مقدان سه قدر یعنی ایک نامینه مثلا سورادان ام ناینه شماره گلنقطه جگر گوا ایک تازه نبه زوزی بینت که که و ایک زید به خراز زید به سپاس بۆ پەیامنێرانمان بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەیە ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. خواتان لەگەڵ.